بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی هەژدە لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون. بەڕە خۆشەویستان، دیارە لە صفاتی متقی خوای گەورە سبحانه وتعالى پاشەوەی باسی ئەوەی کردکەوە ئیمانیان بە غەیب هەیە، نوێژەکانیان ئیقامە دەکەن و هەروەها ئەوەی کەوا پێمان بەخشینە دەی بەخشنەوە، ئەوجا خوای گەورە صفەتی تکایان باز دەکا والذین یؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك، کەواتە صفەتی متقین ئەوەی کەوا ئیمانیان هەیە بەو قورئانەی کەوا دابەزیە، ئیمانیان هەیە بەو قورئانەی کەوا دابەزیە لە بۆ تو یا رسول الله، و هەروەها وما أنزل من قبلك، و هەروەها ئیمانیشیان هەیە بەو کتێبانەی کە لە پێشە تو دابەزیە، ئیمانیان هەیە بەو کتێبانەی کەوا لە پێشە تو دابەزیە. کەواتە لێرەدا باز لە ئیمان بالکتوب دەکاتن کە وەکو معلومە یەک لە ئەرکانەکانی ئیمانە بە کتابەکانی خوای گەورە سبحانه وتعالى، بە قورئان و کتێبەکانی لە پێش قورئانی شاتینە. بەڵێ خۆشەویستان، دیارە والذین یؤمنون بما أنزل إليك ئیمان هێنان بە کتابی خوای گەورە سبحانه وتعالى کە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزیە. لە سوورەتی البەقەرە باز دەکاتن ئیمان بە کتاب کووە. دەفەرمی الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به. وكل سرتاي أو زنجيروانية كاتكوا باسمان لا موقف مسلمان واجب مسلمان کرد دربارەی کتێبی خوای گەورە باسمان کرد کەواتە ئیمان بە کتابی خوای گەورە ئەوەیە کەوا یەتلونەوە حەقە تیلاوەتی، پێویستە تیلاوەی بکەی بەو حەقەی کەوا پێویستە تیلاوەی بکەی کە ئەو کات باسمان کرد کە زانایان دەفەرمون حەقی تیلاوەش ئەوەیە، حەقی تیلاوەکەوە ڕەم با بڵێن نیشانەی ئیمانە بە قورئان ئەوەیە کەوا حەقی تیلاوەی بکەی کەوا سێ بەشە کە تیلاوەی لەفظی بەو شێوەی بیخینەوە کە وەکو لە بۆ پێغەمبەر دابەزیە صلی الله عليه وسلم کەوا پێویستە خۆمان فێر بکەین بە هەموو ئەو شتانێکەوە پێویستە لە بۆ فێربوونی قورئانی پیرۆز بەو ئەحکامە تەجویدیانەیەکەوە هاتیە. ئیتر کەما أنزل إلى الرسول صلی الله عليه وسلم کەواتە تیلاوەتی لەفظی بەو شێوەی بەڕاست و دروستی بکەین، و هەروەها لە پاشان تیلاوەی معنا هەوڵ بدەین تێی بگەین، ئەوجا تیلاوەی حکم و عەمەل، ئەوجا ئەوەی کەوا تێی گەیشتین ئەوەی کەوا پێویستە و مەطلوبە لێمان جێبەجێی بکەین. کەواتە یؤمنون بما أنزل إليك بەو شێوەی پێویستە لەسەر شانمان ئیمانمان بە قورئانی پیرۆز هەبیتن، وەکو باسمان لە لەفظی ئیمانیش کرد کە وەکو زانایان دەفەرمون لەفظی ئیمان اعتقاد و قەول و عەمەلە، بەو شێوەی کەوا لە دڵ و دەروونەوە بزانین کەوا کەلام اللهە لە بۆ پێغەمبەر دابەزیە صلی الله عليه وسلم تاوەکو بە ئومەت ڕابگەینی، ئەوجا بە زمانیش
اعتراف پێ بکەین کەوا کەلام وڵایە دەری ببڕین و هەروە بیخینینەوە بەو شێوەی کە لە پێغەمبەر دابەزێ صلی الله علیه وسلم لە هەر حرفێکیشدا وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکاتن کەوا هەر حرفێک بە دەخێر حسابە ئەلیف ئەوە دەخێر دەگاتێ لام دەی دیکە بەو شێوەی کە بەڕاستی ئەو پەڕی بەرەکەتە ئەو جا پاشان کاری پێ بکەی بەوەی کەوا هەموو ئەو فەرمانانەی کە تێیدا جێبەجێی بکەی ئەوەی کەوا لەلایەن خوای گەورە سبحانه وتعالى فەرمانمان پێکرایە کەواتە والذين يؤمنون بما أنزل إليك براستي إيمان بو قرآن كوا دابز لبو في صلى الله عليه وسلم بو شيوية كوا بدلو بزمانو وهروها بكردوش بيوستا بيسلمينين نوك بكردوكان ما والعياذ بالله اعتقاد قسەکانی خۆمان بەدرۆ بکەین والعیاذ بالله نا بەڵکو بەدڵ بە زمان بەکردەوەش جێبەجێ بکەین کەوا بەڕاستی کتابی خوای گەورە سبحانه وتعالى معجزەیە گەورەترین معجزەی پێغەمبەریشە صلی الله عليه وسلم لەو ڕۆژەی کەوا دابەزیە کەوا هەتاکو ئێستا 1437 ساڵ تەنها بەسەر هیجرەتەکەی تێپەڕیە لە پێشەویش 13 ساڵ لە مەکە لە بۆی دابەزی بوو کەواتە ئەو هەموو ساڵی بەسەردا ڕۆیشتە وەکو معجزەیەک لەبەرەوەی خوای گەورە بڕیاری پاراستنی قورئانی پیرۆزیدایە هەتاکو ئێستا و ئەو هەموو دوژمنەی هەبووە لە دوای یەک لە ئەبوجەهل و ئەبولەهەبەوە بگرە هەتا وەکو ئێستا و هەتاکو ڕۆژی قیامەتێ ئەو هەموو دوژمنەی دەبێت بەڵام خوای گەورە پاراستیتی خوای گەورە پاراستیتی ئەسڵەن یەک حرەکە و یەک با بڵێین سکون و فەتحە و ضەممەشی نەگۆڕایە زۆر محاولاتش لەگەڵ کرا بەڵام خوای گەورە بڕیاری پاراستنیدا ئەوە معجزەیە کەواتە پێویستە بەو شێوەی قەناعەت و یەقینمان بە قورئانی پیرۆزە بیکەوە کەلام الله سبحانه وتعالى فەزلی کەلامی خوای گەورەش لەسەر فەزلی باقی کەلامەکانی دیکە وەکو فەزلی خوای لەسەر فەزلی مەخلوقەکان سبحانه وتعالى ئیترەوە کەلام الله بەو شێوەیە و هەروها ئەو مەنهەج و دەستورەی کەوا تێیدایە ئەو مەنهەج و دەستورەی کە تێیدایە کە هەموو ژیانی دنیا و قیامەتمان لۆ ڕێک دەخا سەعادەتی دنیا و قیامەتمان لە بۆ مەزمون دەکاتن ئەو نظامەی کە تێیدایە پەیڕەوی بکەی سەعادەتی دنیا و قیامەتت لە بۆ جێبەجێ دەکاتن پێویستەوە قەناعەت و یەقینمان هەبی کە دەڵێن ئیمانی بە قورئان هەبی ئیمانمان بە قورئان هەبیتن بۆی کەوا منهەجی خوای گەورەیە کەلام الله لە بۆ ئێمەی نادە وەکو بیکەینە منهەجی ژیانمان و هەروها قەناعەت و یەقینمان هەبی بۆی کەوا چاکترین منهەجە لە بۆ زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گونجاوترین منهەج بووە لە بۆ هەموو زمانەکان کەوت لە زمانی ئێمە و هەتا ڕۆژی قیامەتێش چاکترین منهەجە کەوا خوای گەورە سبحانه وتعالى لە بۆ ژیانی بەشەریەت ناردیتی والعیاذ بالله هەر کاتێک وا تێبگەی کەوا منهەجێکی دیکە هاوشانی ویە هاوشانی قورئانیش بەکەلک دێ ئەوی تریشیان هاوشانی ویە والعیاذ بالله ئەوە کوفرە خوای گەورە قبولی ناکا ئەوەی کە بڵێتن لە بۆ ئەو کاتی بەکەلک بڵێ بۆ ئێستا بەکەلک نایەتن ئەوە کوفرە والعیاذ بالله خوای گەورە قبولی ناکا کەسێک بڵێ بەکەلک دێ بەڵام شتێکی دیکەشەیە منهەجێکی دیکەشەیە لە تەنیشتەوی دابنێ ئەویش بەکەلک دێ کوفرە والعیاذ بالله بەڵکو تاکە منهەجە کەوا باشترین منهەجی ژیانە کە خوای گەورە لەو بەشەریەتی ناردیە کەوا هەر هەموو ئەحکامەکانیشی لە بۆ هەموو کاتێک لە بۆ هەموو جێگایەک باشترین منهەجە پێویستە ئەوە قەناعەتمان هەبی ئەوە لە دڵ و دەروونەوە بە زمانی ئەطراف پێ بکەین و بیخینینەوە بیکەینە کردەوەش يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وهو إيمانيان بو كتابان شيك ولا بيشة دابزي يا رسول الله صلى الله عليه وسلم ديارة أو كتاباني كوالا بيشي بيغمبري صلى الله عليه وسلم دابزي لبو باقي بيغمبران ديكا عليه الصلاة والسلام وكو معلومة وكو إنزيل لبو عيسى عليه الصلاة والسلام توراة لبو موسى عليه الصلاة والسلام زبور لبو داود صحف لبو إبراهيم وموسى أواني كوا بناو والله أعلم لقرآن بيروزة آخر حديث صحيح بيغمبر هاسي صلى الله عليه وسلم أو كتاباني كوا بناو ناويان هاتية بو الشيوية پێویستە ئیمانمان پێ هەبی بەناویش ئیمانمان پێ بەناو ئیمانمان بەوەی هەبی کەوا تەورات و ئینجیل و زەبور و صحف لەلایەن خوای گەورەوە دابەزێ لە بۆ پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام لە غەیری ئەو چار ناوە ناوی دیکەم نەزانێ لە کتێبەکانی دیکەی پێغەمبەران هاتبی بەڵام پێویستە ئیمانمان بە هەموو کتێبەکان هەبی بەناویش بەو چار کتێبەی کەوا ناویان هاتیە غەیری ناوی دیکە قبولمان نەبی لەبەرەوەی ئەوەی لە قورئان و لە سونە هاتیە غەیری ئەوە قبول نییە بەڵکو ئیمانمان بە مجمەلی بە هەموو کتێبەکانی خوای گەورە هەیە سبحانه وتعالى
و کە دەشڵین ئیمانمان بە مجمەلی هەبی لەگەڵ ئیمان بە قورئانی پیرۆز فەرقێکیان هەیە. ئیمان بە قورئانی پیرۆز بە جوملەتەن و تەفسیلە، واتە بەگشتی ئەوە کەلام اللهە و بە هەر ئاەتێک لە ئاەتەکان هەر هەمووی کەلام اللهە، هەموو ئەحکامەکانشی مەطلوبە لەسەرمان جێبەجێ بکەین. بەڵام کتێبەکانی تری پێشی قورئانی پیرۆز بە جوملەتەن واتە بەگشتی ئەوانە کتێبی خوای گەورە ئەوها ئیمانمان پێ هەیە، بەڵام پێویستە بزانین کتێبەکانی غەیری قورئانی پیرۆز لەبەر ئەوەی وەکو قورئانی پیرۆز خوای گەورە کەفالەتی بە حیفزی ئەوان نەکرد، لەبەر ئەوەی قورئانی پیرۆزە دەمینێ مەدەل ئەجیال هەتا ڕۆژی قیامەتی و کتێبی دیکە لە دوانایە خوای گەورە زەمانەتی ئەوەی کردکەوە بیپارێزی، بەڵام کتێبەکان کە لە بۆ کاتێکی دیاریکراو لە بۆ ئومەتێکی دیاریکراو هاتیە، خوای گەورە کەفالەتی بە پاراستنی نەکرد. لێ لە دوای وەفاتکردنی پێغەمبەران عەلەیهیمو سڵات وەسەلام کە لە بۆیان هاتووە کتێبە، ئەوە کەسانێک تەحریفیان کرد، زیادیان کرد و نوقسانیان کرد. ئیتر ئێمە بەرینە لەو زیادە و نوقسانی کەوا تێیدا، ئێمە ئیمانمان بەو کتابانە هەیە کە لەلایەن خوای گەورە سوبحانەهو وتەعالا دابەزی لە بۆ ئەو پێغەمبەران عەلەیهیمو سڵات وەسەلام. بەڵام لە دوای ئەوان کەوا تەحریف کرا ئێمە تەبەڕا دەکەین لەو تەحریفەی کەوا لە کتێبەکانی خوای گەورە کرا غەیری قورئانی پیرۆز، لەبەرەوەی ئەسڵەن خوای گەورە پاراستێتی سوبحانەهو وتەعالا لا یەئتیه الباطل من بین یدیه ولا من خلفه، بە هیچ شێوەیەک باتڵ ڕووی تێناکە لە پێشترێ لە پاشترێ، بە هیچ شێوەیەک خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئینا نحن نەزەلنا الذیکر وئینا له لحافظون، کەواتە پێویستە بەو شێوەیە ئیمانمان بە کتێبەکانی خوای گەورە و بە پێغەمبەرانی خوای گەورە هەبی. کاتێکەوە باز لە کتێبەکان دەکات دیارە ضمنەن، واتە ئیمانێ بە پێغەمبەرانی شەیەکەوە کتێبیان لە بۆ هاتیە، ئیمانێ بە پێغەمبەران هاتیە هەیەکەوە کتێبیان لێ هاتیە، بەو شێوە ئیمانمان بە هەموو پێغەمبەرەکان هەیە عەلەیهیمو سڵات وسەلام کە لەلایەن خوای گەورە هاتیە. ئەو پێغەمبەرانەی کە بەناو باسییان کرایە لە قورئانی پیرۆز و لە سونەی صەحیحە کە 25 ناو هاتیە، ئەوە بەناویش ئیمانمان پێ هەیە. غەیری ئەوانەش پێغەمبەری دیکەش هاتینە کەوا خوای گەورە ناوی لە بۆ ئێمە باس نەکردیە، و غەیری ئەو ناوانەش کە لە قورئان و لە سونە هاتی ئێمە نابی قبولی ناوی دیکەمان هەبی. پێویستە تەنها بەناو ئیمانمان بەو 25 ناوە هەیە، بەڵام لە دوای ئەوانەش دەڵێن پێغەمبەریت کە هاتینە، بەڵام ناویان نازانین و ناوی دیکەش لە غەیری ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کە لە بۆمان دێ، لە غەیری پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە بۆمان هاتیە، ئەمە قبولمان نییە. ئیتر بەو شێوەیە ئیمان بە پێغەمبەران و بە کتێبەکانی پێشترێ بەو شێوەی ئەوە بەشێکە لە ئیمانمان بالله سبحانه وتعالى. بەڵە خۆشەویستان، ئەو زدە فەرمی ئەوانەی کەوا متەقین يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبل وبالآخرة هم يوقنون. دەربارەی ئاخرەتیش ئەوانە کەسانێکن، کەسانێکی متەقی، ئەو کەسانن کەوا یەقینیان بە ئاخرەت هەیە. بەڵێ خۆشەویستان، ئاخرەت وەکو معلومە کەوا لە دوای مردن دەست پێ دەکاتن، کەواتە هەموو ئەو شتانی کەوا لە دوای مردن دەست پێ دەکاتن کە خوای گەورە لە قورئانی پیرۆز باسی کردبی سبحانه وتعالى پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بە حەدیث و بە ئیسنادی صحیح پێمان گەیشتبی، ئەوە پێویستە ئیمانمان پێ هەبی کەواتە لە دوای مردن هەموو ئەو شتانی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم باز دەکات لە هاتنی مەلەک المەوت و بەو شێوازەی ڕوحکێشانی ئینسانی مسلمان و ئینسانی کافر و هەروها لە ئەو ژیانی ناو قەبر و بەرزەخە تا ڕۆژی قیامەتێ، ئەوەی کەوا ئەو تەفاسیلانەی باز کرا، ئەوجا تەفاسیل ڕۆژی قیامەت و بەهەشت و جەهەنەم هەمووی دەگریتەوە. ئیتر ئینسانی متەقی ئەو کەسان کەوا یەقینیان بە ئاخرەتێ. بەڵێ خۆشەویستان، لە مەسئلەی ئیعتیقاد پێویستمان بە یەقین هەیە. یەقین ئەوەیە کەوا شەک و گومانی تێدا نەبیتن، لەبەرەوەی شەک و گومان قبول نییە لە عەقیدە، شەک و گومان قبول ناکرێ لە عەقیدە، کەواتە ئەوەی شەک و گومانی هەبی بە مراجعەی ئیمانەکەی خۆی بکاتەوە. پێویستە یەقینی هەبیتن لەوانەی کەوا خوای گەورە باسی کردێ لە ئوموری ئاخرەت، ئەوجا ئەو کەسە متەقیە و وەکو گوتمان ئەدنا مەراتیبی تەقواش ئەوەیەکەوە خۆی پاراستیە لە شرک و خۆی ڕازاندنەوە بە تەوحید، لە ضمنی تەوحیدەکەوی اعتقادی تەوحید ئەوەیەکەوە ئیمانی بەو ئاخرەتێ هەیەکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی کرد و یەقینی پێ هەیە. یەقینی پێ هەیە. دیارە وەکو ئیمان بە ئاخرەتکەوە باسیشمان کرد لە چەندوانەیەک پێش ئێستا بەڕاستی زۆر گرنگە. لە دوای ئیمان بالله تەرکیز لەسەر ئیمان بە ئاخرەت کرا لە قورئانی پیرۆز، لەبەرەوەی بەڕاستی ئیمان بە ئاخرەتە کەوا زەبتی سلوکی ئینسان دەکاتن، جیاوازی نێوان کەسێکەوە ئیمانی بە ئاخرەتەیە ئەویت کە ئیمانی بە ئاخرەت نییە، جیاوازی بینی ئارد و ئاسمانە، لەبەرەوەی ئەو کەسە کە ئیمانی بە ئاخرەت هەیە لە هەموو هەڵس و کەوتەکانی پێویستە حسابی ئاخرەت بکاتن. لەو هەڵس و کەوت و لەو گفتارێکە دەیکات لەسەری قەردا دەبێتەوە یان پاداش دەدرێتەوە. بەڕاستی ئەوە گرنگە. صفەتی
أهل التقوى وبالآخرة هم يوقنون يقينيان بآخرتها لقدر أو يقينشان أو ذكار لسر أو يقينيان دكن لو يكوزانان دفرمون كتعريف يقين دكن دفرمون اليقين المنافي للشك المثمر للعمل يقين أو اعتقادية كوا شك وجماني تدانية بلكو بروبومي شيء إيش أو عملوا كردواني لدواديتن كوا لنتيجة أو اعتقادية عنده كوا تكسك إيماني بآخرتها ويقيني بآخرتها حتما شك وجمانية أو بروبومشي أو كوا لهمو كارو كردوكاني حساب قيامتي تدا لهمو كارو كردوكاني حساب قيامتي تدا يتركسك كوا أو صفاتان تدابو خواهي قول سبحانه وتعالى فرمي أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون براستي وأنا كسانيكا كوا أو صفاتان أنتدا أواننا على هدى من ربهم على نور وبصيرة من ربهم كوا تأوانا لسر هداية لسر أو رينمونينا كخواهي قول روان كرديا پروردگاريا من ربهم أو كوا پروردگاريا لو يان روان كرديا هر ئەوانەشن کەوا سەرکەوتوو سەرفرازن لە دنیا و لە قیامەت ئیتر خۆشەویستان لەبەر تەواوبوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتەوە ئاتە و کەمێک زیاتر لێ باز دەکەن و هەروە ئەو پند و ئامۆژگاریانەی کەوا لەو پێنج تێکەوە باسمان کرد ئینشاء الله باسی دەکەین لە خوای گەورداوەکانی لەو کەسانە بین کەوا متقین کەوا پند و ئامۆژگار لە قورئان پیرۆز وەردەگرین تاوەکو لەو کەسانە بین على هدى من ربهم وأولئك هم المفلحون وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله